بینەران و گوێگرانی عزیز، سڵاو بەرنامەی ڕەمانتان پێشکەش دەکەم. تاریخی ئەم بەرنمەیە لە وەختێکایە خەڵکی چەساوە لە ئێران جەماوەری شۆڕژگەڕ ئێران و کوردستان دڵۆپەی خوێنیان هێشتا بەدار و دیواری کوچە و کۆڵانەکان و مێڵەی زیندانەکانەوە خۆی هەڵواسیوە و ئەوەیش لە حاڵێکدا تەنها داوای نان و کار و ئازادیان دەکرد. ئەو ڕژێمێش کە لە باتی پێدانی مافیژیان بە خەڵک گولە و پەتی سێدارە و زیندانی بەخشیەوە، ئێستا بۆ دانوستان شاگەشکەیە ڕژێمێک و خەڵکی یەکدەنگ نایەنەوێت دەیەوێت هەوڵیمانەوە و بەدەستهێنانی چی بدات. بۆ تاوتوێکردن و قسە و باسێک لەسەر بەشێک لەو پێشەکیە و دانوستانەکانی ئەم دوایی نێوان ئێران و ئەمریکا، هاوڕێز ئاد ئەندامی کومیتی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵایە. با بفەرمێت. هاوڕێز ئاد، زۆر سپاس بۆ ئامادەبوونیت لەم بەرنامەیە. سپاس بۆەوەیش کاتتان باش ڕێزمەیە بۆیەوە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێز ئاد، دانیشتنەکانی ئێران و ئەمریکا قسە و باسی زۆری لەسەر دەکرێت. دوێنێ بەڕسمی لە مەسقەدی پایتەختی عەمان کۆبوونەوە. بەپێی قسە و باسەکان کە دەکرێت تەوەری ئەساسی دەڵێن پرسی ئەتۆمە، هەندێک دەڵێن بۆ کڕێنی کاتە. لە دیدی ئێوە ئەمە چۆن ئەبینن ئەگەر لەم بارەوە ڕوونکردنەوەی بدەن؟ ئەوەی کە لەسەر دانیشتنەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا بمانەوێ ئاماژەی پێ بدەین دووشتە. یەک ئەو تەحلیلانەی کە کرێ لەسەرم دانیشتنانەوە، دوو ئەو قسانەی کە خۆیان کردویانە لە دانیشتنی دوێنێ نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی لە مەسقەت. ئەوان خۆیان دەڵێن کە دانیشتنەکە بێسلاح جێگای هیوا بووە و جێگای ئومێدواریە و زەرفەتی ئەوە لە هەردوولا دروست بووە کە درێژە بەم دانیشتنانە بدەن و پێیان وایە کە لە کاتی ترا ئەیانەوێ قسەی لەسەر بکەن و لایەنی ئێرانی زۆرتر باسی ئەوە کات کە بڵێت ئەو دانیشتنانە بەس لەسەر دۆسیەی ئەتۆمی ئێران بووە. ئەمە لە کاتێکایە کە چاوەڕوانیەکان و ئەو کەسانەی یان ئەو لایەنانە یا بەشێکی بەرچاو لە ئۆپۆزیسیۆنی هەم ناوخۆ هەم دەرەوەی کۆماری ئیسلامی پێیان وابوو بە ئەو قسانەی کە ئەمریکا کردوویە تا ئێستا کەەوە بۆ ماوەی 10 ساڵ لانیکەم بۆ ماوەی 10 ساڵ کۆماری ئیسلامی هیچ هەڕەشەیەکی ئەتۆمی نییە بۆ سەردنیا و هەموو شتێکمان لە ناو بردووە. ئەوان پێیان وابوو قاعدەتەن لەسەر ئەو دروشمانەی کە ئەمان لە دەرەوەی ئەمریکاوە، ئەمان لە دەرەوەی سیستمی سیاسی ئەمریکا باسییانە کرد. پێیان وابوو کە دانیشتنەکان بەرمەبنایەوە بێ کە بە جمهوری ئیسلامی بۆترێت و بە هەزاران خەڵک و قەتڵعام کردووە، زیندانەکان و پڕ کردووە، هەر ئێستا هەڕەشەی لەسەر کۆمەڵانی خەڵکی ئێران و بەگشتی ئەو بڵقەی کە ببوو بە هیوای بەشێکی بەرچاو لە ناسیۆنالیزمی ئێرانی و بەشێکی بەرچاو لە ئۆپۆزیسیۆنێکی دەرەوەی ڕژیم کە شانازی بە فاشیستبوونی خۆیەوە ئەکات و بە تایبەت لە وڵاتانی دەرەوە کەوێتە هەڕەشە و گوڕەشە و خەتۆ نیشان کێشان بۆ جەماوەری خەڵک لە ئێرانە هەر لە ئێستا و کە هیچتا هیچ دەسەڵاتێک نییە، ئەو بڵقەی بۆیان تەقاند و معلوم بوو کە ئەو انتزارێکە ئەوان لە دەوڵەتی ترامپەیان بوو لە دانیشتن لەگەڵ کۆماری ئیسلامیە هەر لە سەرەتا و نیشان درا کە نە بەرمەبنای ئەوانە نییە. ئێمە چەند شت ئەکەوێتە بەرچاومان لەم دانیشتنە. یەکەم شتەوەیە کە خۆبەمان لە چه هەلومەرجێکا دانیشتون. کۆماری ئیسلامی لە زەعیفترین حاڵەتی خۆیایە و ئەمریکا هێزێکی بێوێنەی کێشاوەتە منتەقەکە، هەزینەی بۆی کردووە، هاتووە و تەنیا مەبەستی ئەو مەسەلەی ئەتۆمی نییە لە ئێرانە، بەڵکو ئەوان چاوەڕوانی ئەواکەن کە هەتا خەڵک فریا بکەون و تا هەتا خەڵک بیان هەوێ خۆیان سازمان بدەن و درێژە بە شۆڕشی نانکار ئازادی بدەن کە شۆڕشێکی بەرحەق و هەڵقڵاوی ناو خەڵکە و جێگای ترس و نیگەرانی هێزە ئیمپریالیستیەکانە،
فریای ئەوە بکەون کە لەگەڵ کۆماری ئیسلامی بە نەتایجێک بگەن. بەڵام ئەگەر بەس لە چوارچێوەی قسەکان بیا پرسیارەکەی جناب تا ئاماژێ پێ بدەم، هەردوو لە ئەوە دەڵێن، بەڵام فاکتەرەکان باس لە چتی تر ئەکات و نیشان ئەدات کە بەڕاستی دەوڵەتی ترامپ وتم بەم لەشکەرکێشیەوە کە کردوویە نەهاتووە بڵێ کە ئەو نەکیلۆ ئورانیوم غەنی شدە 60% هەیە لە کام وڵات هەڵ بگرین یا لەکوێ بۆتان دابنین. هاوڕێز دەمەوێت باسی هەر لەسەر و قسانە دەمەوێت باسی ئەو سیناریۆم بۆ بکەی. مەسەلەن لە حاڵێکدا ئەگەر ئەم ڕێکەوتنانە بەباشی بە مەبەستی ئەوان بچێتە پێشەوە ڕێکەوتنەکە لەسەر و خاڵانی کە دایانناوە کە پێم وایە قورسە ڕێبکەون، چی بە قازانجی جمهوری ئیسلامیە و چیش بە قازانجی ئەمریکا بێت لەگەڵ لەلایەکی ترەوە بڵین جەماوەری ڕاپەڕێوی شۆڕژگەر کە هێشتا خوێنیان بە شەقەمەکانی ئێرانەوە ماوە. بە قازانجی ئەمانە چی دەبێەوە جمهوری ئیسلامی لەو حاڵتا چی بەسەرێ، یان بە پێشەوانەوە ئەگەر ڕێکەوتنەکە ئەنجامێکی دروستی نەبێ ئەو وەختە چه احتمالاتێک چه سناریۆیەک دێتە پێشەوە؟ دوو لە ڕوانگەی ئێمەوە دوو سناریۆ لە ئارادایە. یەکەمیان سناریۆیەکە کە ئەگەر کۆماری ئیسلامی سازش بکات لەم دانیشتنانە و زۆرترین ئەمتیاز بدات بە ئامریکا و زۆرترین پاشەکشە بکات، ئەوە سناریۆی کە بەناو سناریۆی سازان کە لەم حاڵەتا کۆماری ئیسلامی سومعەی هەرچی زیاتر ئەشکێت لە ناوخۆیانە تەنانەت تووشی داڕمان ئەبن و فشاری زۆرتریان لەلایەن خەڵکەوە بۆ تێباتەوە جۆ بۆی کە زەعیفتر بوون و جوابی خواست و ویست و داواکاریەکان خەڵک کە لەم شۆڕشی نان کارە ئازادیا هێنایەنە ئاراوە زیاتر ئەبێت و ڕژیم پاشەکشێ پێکرێت. ئەگەر سناریۆ سازان نەبێ ئەوە سناریۆ شەڕە. لەم سناریۆ شەڕا دیارە ئەمریکا و تەنانەت ئەو کاتە ئیسرائیلیش و ئێستا هەردووکیان ئامانجیان ئەوە نییە کە شەڕێکی درێژماوەی یەک ساڵە و چەند ساڵە و چەند مانگە تەنانەت لەگەڵ کۆماری ئیسلامیە ببەنە بەرەو ئەوان هەوڵ ئەدەن کە لە بواری نقاتی استراتژیکی کۆماری ئیسلامیە و زەربەگەلێکی قورس و سەنگین بدەن لە کۆماری ئیسلامی کە لە بواری هێزی موشکی و لە بواری هێزی نظامی ئەوانە و تا ئەو جێگەی بۆیان ئەکرێ زەعیفتری بکەن و ئەمەوە ئەکات کە دیسان کۆماری ئیسلامی زەعیفە بێت، دیسان ئەولەویەت بەنی ئەکات لە وڵاتەکەوە شوێنهایەکی استراتژیک بۆ خۆی دانێ بۆ پاراستنی و ئەمە دیسان کۆماری ئیسلامی زەعیفەکاتەوە و جۆرێکی تر لە تەلاش لە ناو خۆیانە بۆ هەردوو سناریۆکە ئەکرێت بۆ ئەوەی کە بە گۆڕینی دەمو چاوەکان بە لابردنی کەسانێک کە جێگای نەفرەتی ئامریکا و ئیسرائیل و هێزە دەرەکیەکانن و هێنانی کەسانێک کە بتانن لەگەڵ ئەمانە تەعامل بکەن، پاشەکشەیان پێ بکرێت، بتوانن سازان بکەن، بتوانن لەسەر ئەو داواکاری و خاڵانەی کە دەوڵەتی ئەمریکا ئەیەوێت گەڕێ بکەون کە ئەمەش دیسان بە زەرەری کۆماری ئیسلامی ئەبێت و لە ئەگەری هەر جۆرە سناریۆیەکە کە لەم ماوە وەکو بژار دەکەوێتە بەردەست کۆماری ئیسلامی، ئەوە کۆماری ئیسلامیە تیا زەرەر ئەکات. بەڵام لە بەشی کۆتایی پرسیارەکەی جنابتا کە ئاماژت بە خەڵک کرد کە ئەمە قازانجی چییە بۆ خەڵکوە نەهایەتەن لەم شرایەتە چاوەڕوانی خەڵک ئەکرێت چی بێت لەم دانیشتنانە یان لەم مزاکراتە، ئەوەیە کە خەڵک بۆی دەرئەکەوێت کە ئەم هەموو حەجمە لە تەبلیغاتێک کە وتم باڵی فاشیزمی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بانگەشەی بۆ ئەکات کە ئەوە بژاردەکە لێدان ها لەسەر مێزە و
ئەوە خامنەی خۆی شاردووەتەوە ئەوە چەند سەعاتتر حمڵە ئەکرێ ئەوە سەعاتی سفردانراوە هەموو ئەو خەو ئاواتانەی کە ئەمانە تەبلیغی پێوەکەن زیاتر بۆ خەڵک ڕوونە بێتەوە کە نەخێر ئەمریکا و ئیسرائیل و هەر هێزێکی تر کە لەگەڵ جنایەتکارانی کۆماری ئیسلامی دائنیشن لەسەر مێزێکە و ئەوان بە دوای قازانج و منافعی خۆیان و سیستمی سەرمایەداریەوەن ئەوان هیچ کاتێک بۆیان مهم نییە چی بەسەر خەڵکی ئێران دێ سیرکە ڕۆشتون لەگەڵ نظامێکە یان لەگەڵ ڕژیمێکە کە هەتاک و ئێستا ئامارەکان باس لە زیاتر لە 40,000 کەس زیاتر لە 50,000 کەس ئامارگەلێکە غیرە ڕسمین هێشتا هیچ ئاماری لە کوژرانی خەڵک لە ژمارەیەکە لە زیندانان لە ژمارەیەکی بەرچاو کە هەڵاتون و خۆیانیان شاردووەتەوە لە شوێنە جۆر بە جۆرەکانە لەگەڵ وڵاتێکە ئەمڕۆ تەنانەت بردنەوەی تیکەی نان بۆ ناو سفرەی بنەماڵەکانیان بووە بە بحران بۆ خەڵکەکەی لەگەڵ ئەمانە دانیشتون دێنە دەرە و زۆر بێشەرمانە دەڵێن لەسەر 40 کیلۆ 50 کیلۆ هەرچەند کیلۆ ئۆرانیۆم غەنیشودە دانیشتون قسەمان کردووە متاسفانە نەتیجەمان نەگرووە دامان ناوە بۆ ڕۆژگەل داهاتوو ئەم جۆرە لە بە چاوەڕوان ڕاگرتن خەڵک کۆمەکێکە کە ئەمانە یانەوێ بە کۆماری ئیسلامی بکەن کە سازشەکانی بەرمە بنای خواستەکان ئەوان بێت هیچ خاڵێک بۆ ئەوەی کە دەبێ هەموو زیندانیانی سیاسی و گیراوەکانی شۆڕشی ژنجیان ئازادی و شۆڕشی نانکار ئازادی دەبێ بەر ببن دەبێ ئیجازەی فعالیەتی سیاسی بە خەڵک بدرێت دەبێ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شارەکان و لەو میلیتاریزمەی کە لە زۆربەی شارەکان دایان ناوە پاشەکشە بکەن دەبێ خەڵک نان بڕواتە ناو سفرەکانیانە و ترس و دڵڕاوکی ئەوەیان نەبێ کە بریندارەکەیان ئەگەر ببەنە نەخۆشخانە تیری خلاسی لێ ئەدرێت هەموو ئەمانە تەنانەت یەک خاڵیشی لەم دانیشتانە باسی لێ نەکراوە و ئەمە دەریێت کە تەنیا ئێمە وەکو خەڵکێکە ئەمانەوێ کۆماری ئیسلامی بە دوای لە ناوچوونی و بە دوای سەرنگونی ئەم ڕژیمە ژیانێکی شایستەی خەڵک ژیانێکە وتم جواب دەرەوەی دروشمی نانکار ئازادی بێت جواب دەرەوەی دروشمی ژنجیان ئازادی بێت دەبێت تەنیا بەهێزی یەکگرتووی خۆمان پشت ببەسین من ئەمەوێ لەم فرسەتە کەڵک وەربگرم ئەگەر ئیجازەم پێ بدەیت ئاماژێک بە ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژاوای کوردستان لە هەر ماوەی چەند هەفتەی ڕابردووە تا بە ئەمڕۆ لە ئارادا بووە سیرکن هێزێکە لە ماوەی 13 ساڵە 12,000 گیان بەختکردووی بە خاک سپاردووە هێزێکە دڕندەترین و وحشیترین هێزی ئیسلامی کە داعش بوو بە چۆکی داهێنا لە ناوی برد بەشێکی بەرچاو لە سەرانی بردە زیندانەکانەوە و زیندانیانی کرد هێزێکە ببوو بە زمانزەدی بەشێکی بەرچاو لە هێزە ئیمپریالیستیەکان و بەردەوام بە فەرماندەهانی ئەو هێزە ئەنواع وەقسام دەرەجەی ژێنەراڵ و چتی وایان ئەدا لە شەرایەتێکە کە بە هاتنە سەرکاری ئەحمەد شەرع و بە هێنانەوەی ئەحمەد شەرعی کە خۆیان ڕۆژێ لە ڕۆژان بە سەدان هەزار دلار و بە ملیۆن دلاریان دائنا بۆ ئەوەی کە بە زیندوو یا بە مردوو تەحویل هێزەکانی ئەمریکای بدەن ئەبێ بە ئینسانێکی خۆشتیپ و ڕێکپۆش و تەنانەت ترامپ ئەیباتە لای خۆی و دەستێرێ بە سەریا و ئۆتکلونی پێدات و هەواڵی ئەوە پرسێ کە چەند ژنت هەیە و هێزێکە بەو چەشنە توانی لە بەرامبەر ئەمانە بێسێت ئەمانەیان هێناوە پشتیوانیان لە ئەحمەد شەرع کرد هێزەکانی سووریە دموکراتیکیان بەو مەسیرا برد کە بینیمان و تەنانەت توتیان ئێمە خۆ قەوڵێکمان بەوان نەداوە
یەک کاغەز بێنن ئێمە ئیمزامان کردوێت توێتمان ئۆتۆنۆمی خودموختاری خۆبەڕێوەبەری هیچ کام لەوانە نەبووە هەرچێ بووە ئەوە بووەوان شەڕیان کردووە ئێمە چەکمان پێیان داوە یعنی خاڵیکردنەوەی ژێرپای هێزێکە لەسەر تاسەری دنیا و ئینسانی شۆڕشگێ ڕۆشتبوون تیا بە شانازیە و بەشداریان ئەکرد شەڕیان ئەکرد لە دژی ارتجاع لە منتەقەکە و توانیان چۆک بە داعشدا بدەن ئەوان لەو سەدحا لەگەڵی بەرخوردیان کرد دقیق لە کاتێکە کە ئەم هێزانە بە سەرۆکایەتی ئامریکا و فەرانسا هەوڵیان ئەدا کە ڕۆژئاوای کوردستان بە خراپترین ئاقارە بنوە بە خراپترین شێوە ئەو ڕێکەوتنانیان پێ ئیمزا بکەن کە باوی دڵی خۆیانە بەڵام بینیمان لە شەقامی ناڕەزایەتی بەرانبەر بەم چەشنە لە معامڵەکردن لەگەڵ ژیانی ئینسانەکانە وەکو نمونە لە هەرێمی کوردستانی عێراق بە زیاتر لە 1 ملیۆن کەس لە یەک ڕۆژە هاتنە دەرەوە وتیان ڕۆژاوا تەنیا نییە ئەمە ئەم پەیامی ڕۆژاوا تەنیا نییە مەبەست ئەوە نییە کە بە ئیسلاح تەنیا شعارێکی دڵخۆشکەر بێ ئەمە پشتیوانیەکی ملیۆنیە کە بەشێکی ئێمە لە شاری سلێمانی بەو نوعای بینین لە شاری هەولێر بە دەیان و سەدان هزار کەس بەشداری ئەکەن لە پشتیوانی لە ڕۆژاوای کوردستانە بەداخەوە بەهۆی پلانێکە کە کۆماری ئیسلامی بۆ قەتڵعام خەڵک هەیبوو ڕەهبەرانی ڕێکخستنی وەها بزوتنەوە هایەکی جەماوەری تەشخیصیانەوە بوو کە کۆماری ئیسلامی بڕیاری شەلم کوێرم ناپارێزمی گردووە دەبەر و لەوانەیە هەر کۆبوونەوەیکی ئاشتیانە بۆ پشتیوانی لە ڕۆژاوا ببێتە گۆمی خوێنێک لە شارەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانە دیارە پشتیوانێکی بەو شێوە لە چەشنی ئێرە نەکرا بەڵام بینیمان لە دەوری پێشوە گەورەترین پشتیوانیەکان لە سنە و مەهاباد و سەقز و بۆکان و کامیاران و کرماشان و هەموو شارەکان و لە ڕۆژاوا ئەکرا ئەمەیەوە بڵێم چە لەو بوارەوکە پشتیوانی لە هێزێک بکەن تا کاتێکە پێویستیانە چە لەم بوارەوکە ترامپ دەیوت یارمەتیەکان بە ڕێگاوەیە وانە ئەو ڕێگا کامە بوو ڕێگای مەسقەت بوو دەیوت قرار بووە چەند سەد نەفەر ئیعدام بکەن ئەوە خەڵیان داوە نەیکەن ئینسانی چاکن لای و چەند سەد نەفەری ئەفرۆشتەوە بە خەڵکی ئێران لە لایەکی ترە و بەدەیان هزار کەسی قەتڵعام کرد و ڕژیمی کۆماری ئیسلامی بەبێ ئەوەی حتا بەشێکیان بەشداری ئەو خۆپیشاندانانە بن بەو شێوە هاتووە لەگەڵ یاندانی شێوە ئاواهینەکە جملە کۆتایی بە شەی قسەگان مەهێنمەوی شەوەیەکە ئەم دوو سناریۆیە ئەم دوو ئەزمونە ئەم دوو تەجروبە دەری ئەخات هێز لە یەکگرتنایە ئەوانەیە کە نامە بۆ ترامپ و بۆ هێزە بێسلاح ئیمپریالیستیەکان ئەنێرن کە فریاوانکەوە زوو بەلێ بە خۆمان هیچ ناکرێ ئەوە تەنیا سەرچاوەگرت و لەوەیە کە باوەڕیان بۆ هێزە ملیۆنیە نەماوە بەڵێ هاوڕێز دەمەوێت باس لە پارادۆکسێ بکەین پارادۆکسێک لێرەدا هەیە ڕژیم بڵین ڕژیمی جمهوری ئیسلامی لەناو خودی ژێردەسەڵاتی قەتڵ عامێکی بێوێنەی ئەنجامدا و بەردەوامیشە لە کەمکردنی دەنگە ناڕازیەکانی شەقام کە داوای نانەکەن یان بڵین داوای ژیانەکەن لە گۆشەیەکی ترەوە باز لە نەرمینواندنێکەکەن بەرامبەر ویستەکانی ترەم دەیانەوێت بە ڕێکەوتن چ شتێک بۆ جەماوەری زەحمەتکێش و برسی ئێران بکەن کە لە گۆشەیەکەوە خەریکی قەتڵ و عامیانە بەم ڕێکەوتنە چی دێتە پێشەوە ئایا ئێوە ئەمە نابینن کە ئەمە دروستکردنی قەیرانێکی تازە بێت کە بەگشتی وابینی هەم خودی جمهوری ئیسلامی بڕای بەو دانوستانە نییە هەم ترامپ و ئەمریکا بڕایان بەو دانوستانە نییە بە حکومەوەی ڕۆژێ بەر لە دانوستانەکە کێشە لەسەر شوێنی دانوستانەکە هەبوو دواتر هیچ ئەوە حەلبوو بەڵام چەند سەعات دوای دانوستانەکان کە لە مەسقەت کرا ئەمریکا داوای لە خەڵک کرد بێنە دەرەوە لە ئێران لە هەر جۆرێ بۆ تانەکرێ بڕۆنە دەرەوە چنە سنوورەکانی ئەرمینە ئەگەری هەیە وەسعەکە تێک بچێت لە ئێران
ئەتەرنێت دیسان ببڕێتەوە پەیوەندی نەمێنێ داوای لە خەڵکی خۆیان نەکرد بچنە دەرەوە هەر ڕۆژێ بەر لە دانوستانەکە جارێکی تر جمهوری ئیسلامی موشکێکی تازەی تاقی کردەوە و بە موشکی پێما بێ خوڕمشەهر کە ناویان هێنا و دەڵێ 2000 کیلۆمەتر دەبڕێت و زۆرترین چوزانم تێنتی هەڵەگرێومانە ئەم جۆرە لە هەڵسە و کەوتی چ ئەمریکا چ جمهوری ئیسلامی چ پارەدۆکسێکی تایە ینی ئێمە ئەبێ لێرەوە مەسەلەن شتەکە ئەوەنە ڕوون نەبێتەوە بۆ خەڵکی کە ئەم دانوستانەنە جگەل لە قەیران و گێڕانەوەی وەختێک بۆ ئەوەی کە چ جمهوری ئیسلامی خۆی ڕێخاتەوە چ ئەمریکاش لە بەشێ قەیرانەکانی خۆی ڕزگارکات کە وەک ئەزانین لە حاڵەتێکی وایە ئەگەر ئەم هێرشە دەست پێ بکە چ دۆلارە چێتە سەرەوە چ نەوتە چێتە سەرەوەکە پێما بێ لەو حاڵەتەشە ئەمریکاش هەر زەرەرێتی ینی ئەم قۆناغانە لە دیدی ئێوە بەکوێ ئەگەن ئەم هەموو پارەدۆکسە لێرە هەیە لە قسەکانی ترامپا بەتایبەت ینی ئەمانە بەرەوکوێچن لە دیدیەوە من لە قسەکانی پێشومە تا ڕادێک پێم وایە جوابم بم پرسیارە داوە بەڵام ئەمەوێ ئێستا تۆزێک لەسەر ئەو بجەنبانە یا ئەو بەشانەیەکە لەوێ نەکرا باسی لێ بکەم یەکەم وەیە کە دانوستان لە شرایەتێکا کە ئەم هەڕەشە جەنگیگەلە بە دوایەوە بێت دیارەکە ئاکامەکەی بەکوێکات دانوستانێکە ئەمریکا لە لایەکەوە دەڵێ یا سازش یا شەدیدترین بەرخورتان لەگەڵ ئەەکەین کەمە بەستی شەڕە بەم هێزە و کە هێناویە بەم ئەمکاناتەوە کە هێناویە لە لایەکی ترەوە بە خەڵکی ئێران دەڵێ ئەسەنەوە یەکی لە شرایەتەکەیە بە خەڵک دەڵێ بڕژنە دەرەوە بڕژنە مەرزەکان دام و دەستگاکان داگیر بکەن یعنی ئەمە جۆرێک لەو فشارانەیە کە دەڵێ ئەتوانم بەم چەشنەی فشارت بۆ بێرم ئەتوانم بە لێدانی مەسەڵەن چەند نقطەی استراتژیکی تۆ هاوکاتیش داوا لە خەڵکم بڕژنە خیابان و کۆماری ئیسلامی سەرقاڵ کات بە شەڕێکەوە لە ناوخۆی وڵات کە بەبێ ئەوەی هەزینەیەکی زۆری بۆی کردبێ بەڵام واداریان کا کە ئەو شکستە قبول بکەن و بێنەوانەیە کە ئەیەوێ بیدن یعنی ئەمە لە ڕوانگەی منەوە بەڕاستی زۆر دانوستانیش نییە زۆرتر دانە کە کۆماری ئیسلامی قرارە لەوێ بدات ستانێکی نییە تەنیا شتێکە بیسێنێ لەوانەیە ڕاگررتنی ناوێک بێ بە ناو کۆماری ئیسلامی ئێران ئەو ناوەیان زۆر لا مهمە و بەڵام دەبێت دەمۆچاوەکان بگۆڕن دەبێت کەسانێکی ئەو ڕژیمە کە بێسلاح بوون بە مۆرەی سوتاو و مورد نفرەت خەڵکن تەنانەت ئەگەرکراوە دادگایشیان بکەن چەند ساڵی زیندانیان پێ بدەن فشارهایەک لەسەریان دروست بکەن ئەیانەوێ سناریۆیەکی لەو جۆرە بچنن کە بە کەم زەرەرترین یا بە شێوەیەکی کەم زەرەر بتوانن زۆرترین بەشی سناریۆکانیان ببەنە ڕێگاوە لە لایەکی تریشە و کۆماری ئیسلامی بە درێژایی ئەم ساڵانە نەهاتووە فقط بەرمەبنای فقط بە سەرکوتی خەڵکی خۆی لە ناوخۆ سەرقاڵ بێت بەڵکو ئەنواع ئۆقسام موشکهای هەیە کە هەم ئامریکا و هەم ئیسرائیل هاتووەتە دەستیان کە ئستفادەکردن لە موشکگەلا ئەوەیش نییە کە شوێنی هیچ کوێ پێ نەپێکێت و ئەو تەبلیغاتێک کە یان کرد ئاوگەرم کون ئەنێرێ و ئەم ئەمانە نییە بینیمان کە موشکەکان کۆماری ئیسلامی لە تەلەڤیڤیاندا لە پایگای ئامریکایاندا و لە شرایەتی جەنگیا ڕژیمێکە لەو ئاستاها لە ژێر فشارە و تەنانەت دۆستەکانی کە چین و رووسیەش بن نایەن بە فریایەوە فریای ناکەونوە بێسلاح هۆشیان پێ و ناوێت لەو وەختا ئەویش بە شێوەیەکی ماجراجویانە دەست ئەبات بۆ ئستفادەکردن لەم موشکەلیە و باتەوەجۆ بۆ هەڕەشانەیش کە خۆیان بەردەوام بیستومانە کە هەڕەشە لە عەرەبستانەکەن هەڕەشە لە وڵاتانی عەرەبی دەوروبەر خۆیان ئەکەن و دەڵێن کە ئێمەش نوک موشکەکانمان بەرەو شوێنهایەک کە بێسلاح مەنافعی ئەمریکا و ئیسرائیلی تایە تەنزیم کردووە و کۆماری ئیسلامی ئەو ڕادە لە ماجراجووی تایە کە ئیسفادە لەوانە بکات کەوابوو دانوستانێکە لە ژێر وەها فەزایەکی جەنگی
هەم لە لەحاز کەلامیە و هەم لە لەحاز نیروی و لۆجستیکی نظامیە و ئەڕواتە بەرە و ناکرێت چاوەڕوانی ئەوە بین کە وەزعی خەڵکی تیا باش بێت. نەخێر هیچ وەخت وا نابێت. تەنانەت کاتێکە ئەوان بەرجامیشیان ئیمزا کرد، ئایا وەزعیەتی دۆخی ژیانی خەڵک گەڕاوە بۆ پێشووتر، ئایا نرخی دراوەکان بەو شێوەیە کە چاوەڕوان ئەکرا ئاڵۆگۆڕێکی تیا دروست بوو؟ نا، مەسەلەوە نییە دولار گران بێ یا هەرزان بێ. مەسەلە ئەوەیە کە ئامریکا ئاڵترناتیڤی باو دڵ خۆی لە ناو پۆزیسیۆنی دژ بە کۆماری ئیسلامیە پێشک نایە لە ناوخۆی ڕژیمیش پێ وانە کە ئەتوانێت بە کودتایەک و ئەتوانێت بەو شتانە دەسەڵات بەسەر بێسلاح کۆماری ئیسلامی لابات و دەسەڵاتێکی تر دروست بکات، چۆن ئەو زەرفیەتە نابینە لە ناو پۆزیسیۆن ناوخۆی ڕژیمە، بەڵام ئەیەوێ لە ڕێگای ئارایش گۆڕینی ئارایشی کۆماری ئیسلامیە و بەو ئامانجانەی خۆی بکات. لە هەردوو سەرەکە و هەر سناریۆیەک جێبەجێ بێت، بێگومان کۆماری ئیسلامی تیا زەعیف ئەبێت و ئەمە فرسەتە بۆ ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، کۆمەڵانی ئازادی خواز لە ئێرانە، ژنان، خوێندکاران، مامۆستایان، پەرستاران، هەموو ئەو کە بازنشەستەکان، هەموو ئەو کەسانەی کە قازانج و بەرژەوەندی هاوبەشیان لە نەمانی کۆماری ئیسلامیە خۆیان ڕێک بخەن و لە پەنای یەکا بن و وریای ئەم سەتحە لە تەبلیغاتی ڕاگەیاندن لە لایەن کاناڵهایەکە و کە بە ملیۆن و ملیار تێئەکەن بۆ ئەوەی کە خومینی لە ماه دەربێرن بیخەنە ناو کەسێک ترخەنە ماهوارە و بۆیان لە بەرامبەر وریا بن. هەر ئەمە بێمە سەر بەش لەو قسانەکەیکەی لە حاڵەتی گۆڕانکاریەکی گەورەی بۆ جۆرە چ ئەگەرێک هەیە مەسەلەن دیسان مێژوو دووبارە نەبێتەوە وەکو 1970 هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و ئەوە چ سیناریۆک هەیە لە حاڵەتی گۆڕانکاریە سیناریۆکی وا نەبینینەوە ڕژێمێکی فاشیست و ستەمکار و دیکتاتۆر نێتە دەسەڵات چه گەرێک هەیە؟ خەتەری فاشیزم بەردەوام لە شرایەتی وا لە دژی کۆمەڵانی خەڵکی ئێران وتم بەم حەجمە لە هەزینەکردن بۆیە و بەردەوام وەکو هەڕەشەیەک هەیە. بەڵام یەکچت کە زۆر جێ خۆشحاڵیە ئەویش ئەوەیە کە ئەلبەتە سەرەتا بە ئەوە بڵێم بە دوای پچڕانی هێڵی ئینترنێت و بە دوای سەرکوتێکی خوێنین کە کۆماری ئیسلامی ڕێخست هاوکات بەشی فاشیستی و پۆزیسیۆنی دەرەوەی وڵات هەوڵیان ئەدا کە بە هەڕەشە و گوڕەشەکردن بە هەڵگرتنی دروشمهایەکی فاشیستی بەوەی کە ئێستا ئەو قسانەی منەیەکەم دیارە هەموو بینەران لە فەزای مەجازی بینیمیانە بەهێنانی شەعبان بێموخەکانیان، بەهێنانی کەسانێکە دەڵێن ئەگەر ئێمە ڕۆشتینەوە هەر لەیسە و خوایشەکەن ئێمە بکەن بە بێسلاح بیانکەن بە ڕئیسی دام و دەستگای سەرکوت کە خەڵک لە خیابانی نازانم کوڕی شا هەڵواسن و ئەنواع و ئەقسام خەوهای کە بینیویانە تەنیا یەکچت نیشانەدا ئەویش ئەوەیەکە ئەمانە پۆزیسیۆنێکی جددی نین، ئەمانە کۆمەڵێ فاشیستن کە تەبیعەتەن لەگەڵ باوک و باپیریان لەگەڵ نظامی ڕووخاوی پاشایەتی پێشووە هەڵاتونە ئەم وڵاتانە ڕادەیەکی یەکجار زۆر پوڵ و ئیمکانات و تەڵاو تەنانەت ئەنواع ئەقسام شتی قیمەتیە وڵاتیان دزیوە هێناویانە ساڵهای ساڵە لەم وڵاتانە بەبێ ئەوەی کار بکەن لە باشترین شرایەتی ژیانان ئێستا بۆنی کەواویان کردووە هەر بۆیە بەو نوع هەڕەشەکەن. جا ئەمە بەلایەک بەڵام کاتێک کە ئینترنێت تا ڕادێک وەزعی باش بوو، کاتێک تەولید محتەوای جوانان و خەڵکی شۆڕشگیرمان لە ناوخۆی وڵاتەوە بینیمان نەخێر نە سداگوزاری ئەم کاناڵ و ئەو کاناڵ تەسیر دەکات لەسەر خەڵک و نە خەڵک ئەیانەوێ بگەڕنەوە بۆ ڕابردوویەک کە خۆیان بەدەستی خۆیان ڕژیمێکی جنایەتکار و
نالایەقیان خستووەتە ناو زبڵدانی مێژووە و خومینی و کۆماری ئیسلامیان هێناوە بۆ سەر شۆڕشەکەیان ئەوان تەجروبەی ئەو شتانەیان هەیە هەر بۆیە ئەمانە ئەتوانن لە شەقامەکانی دەرەوەی وڵاتە مانۆڕهایەک بدەن ئەویش بینی ومانە لە زۆربەی هەرە زۆری وڵاتەکان لە سوئێد لە فەرانسا لە دانمارک لە ئامریکا لە کانەدا لە زۆربەی وڵاتانی دنیا بینی ومانە چۆن بەرامبەرکیش لەگەڵ ئەمانە ئەکرێت و بۆیە ئەوانە پێم وایە بەم شرایەتەوە کە دروست بوو بەم ڕادە لە بێسلاح وابەستە نیشاندانی خۆیان و ئەگەر بتوانم کەلیمەیەکی باشیان بۆ پەیا بکەم بەو ڕادە لە بێسلاح ژێرماڵەیی بۆ ئامریکا و بەتایبەت ئیسرائیل و هەڵدانی ئاڵاکانی ئەوان بەتایبەت لە لەم دووسێ مانگی گوزەشتا نیشانیاندا کە ئاخرین کەسێکە شانسی بێت بێسلاحیان ئاخرین کەسێکە بیەوێت بووچکترین ئالۆگۆڕ بە نەفع ئیدۆلۆژی خۆیان نەک خەڵک دروست بکە ئەوانن یانێ بە تەور کامەڵدار ڕماون هیواکانیان لە ئامریکا هەمووی بوو بە بەڵقی سەر ئاو و وڵاتانی ترکە ئەمان ئەم هەموو پەرچەمەیان بۆیان تەکانەدا لە دەرەوەی وڵات خەڵکی ئەو وڵاتانە هاتنیانوت چۆن ئێوە هاتوون دروشم ئەدەن لە پەنای پەرچەمێکا وەستاون کە سەرۆکی ئەو وڵاتە داواکارە وەکو جنایەتکاری جەنگی باشە ئێوە بەمە گەرەکتانە ئازادی بوون بۆ خەڵکەکەتان ئەمە نیشانەدات کە بەڕاستی ئەوانە بە هێزێکە بە دولار بێتە خیابان بە دینارە ڕاتەوە ماڵ هێزێکە بە پارە بێت بە ئاتەش بە اختیارکردن کە بڕۆن حملەکەنە سەر خەڵکی ئازادی خواز و ئەوانە لە دادگاکانە دەبێت جواب بدەنەوە و خۆشبەختانە کۆمەڵێک بەرچاو لە هەڵسوڕاوانی چەپ و ئازادی خواز لە وڵاتکەل سەر تا سەر دنیا کەوتونەتە شکایەت لەمانە هەر هاوڕێ ئەسعاد بەخشە هاتمنەوە قسەکان جاریتر ئەمە هەرڕێک لەسەر ئەوە هەندێک پێم وایە چاویان لەوەیە کە ئەمریکا گۆڕانکاری بکە بەردەوامی شەزانین ئێمە چەپ و کۆمۆنیستەکان دژی ئەو خەیاڵاتن کە ئەمریکا ڕزگار کرد بێت ئەم باسە چۆنە بین نەگەر بە کورتی کەمێ لەسەر ئەوەش بم بدوێت ئەزانی کۆمۆنیستەکان خەو نابینن پایان لەسەر ئەرزی واقعە بەڵێ کۆمۆنیستەکان عێراقیان بینی و ئەوەیان بینی کە لە ماوەی 1 ساڵا بەقەدەر شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق لە وڵاتە مناڵ و جوان و پیر لە تەقینەوە و لە شەڕاتیاچوون کۆمۆنیستەکان ئەفغانستانیان بینیوە کۆمۆنیستەکان ژیانێکی خراپ کە هەتاک و ئێستەیش خەڵک لە ئەفغانستانە بە خراپترین بارودۆخی ژیانی ممکنە و خەریکن ئەڕۆنە بەرەوە هێزێکی ارتجاعی کە دەستکردی ئامریکاس لە بانسەریانەوە قەراری گردووەوە جادەیان بۆ تەخت کردووە هەتا هێناویانە بە وەزعیەتەوە بە ڕسمیەتیان ناسیوە ئەوەیان بینیوە کۆمۆنیستەکان لیبیان بینیوە کۆمۆنیستەکان مسریان بینیوە کۆمۆنیستەکان هەموو ئەم وڵاتانەیان بینیوە کە بە شەڕ و بە هێنانی هێزی نظامی ئامریکا و هێزەکانی تری وڵاتهای سەرمایەداری بە هێنانی تانک و تۆپ و سەرباز و ئەوانە لە ژێر ناوهێنان دموکراسیە بینیومانە چه بەڵایک هاتووەتە سەر ئەم وڵاتانە ئەوەی کە پەرچەمی ئەمریکا و ئیسرائیل باعدات ئەوەی کە داوا ئەکات لەوان کە ئەوان بێن فریایکەون ئەوە تەنیا و تەنیا سەرچاوە لەوە ئەگرێت کە بۆ خۆی شخصەن یا بۆ ئیدۆلۆژیە مشخصەکەی خۆی قازانجێکی تایە ئەگینا هیچ سوود و منفعەتێکی بێجگە لە کوژران و ماڵوێرانی و دەربەدەری بۆ خەڵکی ئێران بەدواو نابێت ناکرێت کەسێکە منداڵەکانی خۆی لە باشترین ژیانی ئوروپا داناوە داوا بکات لە ئەمریکا با لە ماڵی براو خوشکی من و تۆ لە ئێرانە کە مناڵەکانیان تەنانەت بۆشیان نەدۆزرێنەوە ئێمە خۆمان بە خەباتکاری ڕاستەقینە و خەباتکاری واقعی بۆ مبارزە لە دژی کۆماری ئیسلامی ئەزانین
و بۆ ئەم مەبەستە پشتمان بە خەبات و هەڵسوڕان و هاتنە سەرشەقامی کۆمەڵانی خەڵک بەستووە. پشت ڕۆژێک کە ئێمە پشت ببەسین بەو هێزانە بە مانای ئەوەیە کە باوەڕمان بەوە پێیا کردووە کە ئازادی لە لولەی تانگە و تێ، لە نوک جەنگەنە و تێ، لە نووسین لەبان بۆمە و تێ، لە ئازادی هیچ کاتێک لە مێژووی خۆیە لەو ڕێڕەوە و تێنەپەڕیوە، تەنیا قەتڵعام و کوشتار و ماڵوێرانی بە دوای خۆی ئاهێناوە. سیرکە کۆماری ئیسلامی دوای 47 ساڵە و سپای پاسدارانی لە یەکێتی ئوروپا بە هێزێکی تێرۆریستی ئەناسرێت. ئایا ئەم سپا هەر ئەو سپای 30 ساڵ لەمەوبەر نەبوو؟ هەر ئەو سپا نەبوو کە لە دەورانی ڕەفسەنجانیە دەیان ترۆری لە خاکی ئەم وڵاتانە کرد؟ ئەو کات بۆچی تەرۆریست نەبوو؟ ئەو کاتە منافعی بەراوەردا کرد، قازانجی بوو بۆیان، گیفانیانی پڕ ئەکرد. ئەمڕۆ کە ئەبینن بابە خەڵک چۆکی بە کۆماری ئیسلامی داداوە، خەڵک وای کردووە لە کۆماری ئیسلامی کە بڵێ وەختێ خەڵک جاران خەڵکە هاتنە خیابان ئەوێت بڕۆن سەرکوتیان گەنیسە دەڵێ شەڕی مان و نەمانیان لەگەڵ بکەن، چۆن نەزانێ خەڵک شتێکیان نەماوە بۆ ئەوەی کە لە دەستی بدەن. بەڵێ هاوڕێ سعید، پرسیارێکی تایبەتم نەماوە ڕاستی، بەڵام ئەمەوێت تەنیا ئەو بڵێم ئەگەر بکرێت پەیامی خۆتان بۆ کرێکاران زەحمەتکێش و لاوانی شۆڕژێری سەرشەقام و کە لەژێر هەڕەشەی سێدارەدان چ پەیامێکتان هەیە؟ من پرسیارێکی تایبەتم نییە و ئەگەر بە ئیزافەی ئەوەش قسێکی تایبەت هەیە توانێت فەرمی لە کۆتاییە. ئێمە وەکو خۆمان بە بەشدار ئەزانین لە خەمێکی قوڵ و قرس و لە بیر نەکراوە و مێژوویە تانم بێژم لە سەدەی ڕابردووە کە بەسەر کۆمەڵانی خەڵکی ئێرانە هات. خۆمان بە شەریکە زانین لەگەڵ خەمێکا کە ئەو دایک و باوکانە ئەو براو خوشکانە لەم شرایەتە هاتە سەر ژیانیانە. ئێمە خۆمان بە بەشێک لەو خەباتە ئەزانین کە خەڵک بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی بە هێزی خۆیان سازمانی ئەدەن. بۆ ئەوە بەردەوام ئامادە بووین، کارمان بۆی کردووە، هەموو هێز و توانای خۆمان لە سەر جەمبوارەکانەوە لە ڕاگەیاندنمانەوە تا هەر بەشێکی تر لە ئۆرگانەکانمان و تەشکیلاتەکەمان بۆ ئەوە تەرخان کردووە کە ئەم خوێنانە لە بیر نەکرێن، ئەو ڕێبازە دەنگی هەبێت، ئەو خواست و ویستە کە هەم سیاسیە، هەم ئابووریە، هەم کۆمەڵایەتیە و هەموو بوارەکان ئەگرێتەوە لە خۆیان کە لە ژن ژیان ئازادی و نان کار ئازادیە خۆی نیشانداوە. ئێمە لەگەڵ ئەو ڕێڕەواین و هەر کارێک لە دەستمان بەربێت بۆ ئەو خەباتە ئەیکەین. من داواکاریم لە سەر جەم خەڵک ئەوەیە کە بە هەر شێوەی کە بۆیان ئەکرێت ناو مشخصاتی گیان بەخت کردووان بەڕێ بکەن بۆ هاوڕێیانی ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە یادیان لێ بکرێت وەکو کەسانێکە بە ڕژانی خوێنی ئەوان دەنگی ئازادی خوازی، دەنگی سیاسی بوون و دەنگی خوازیاری ژیانێکی باشتری خەڵک لە ئێرانە گەیشتە هەموو کون و قوشبن و گۆشەیەکی ئەم دنیاە. داوایان لێەکەین کە لە هەر ڕێگەیەکی ممکنە و هەواڵ و راپۆرتەکانی خۆیان بۆ ئێمە بەڕێ بکەن کە بتوانین کەڵکی لێوەربگرین و دەنگی ڕاستەقینەی ئەوان بین لە ژێر ئەم مەوجە عەزیمەی کە بە خەرجکردنی وتم ملیۆنها دلار گەرەکیانە خەبات و خوێنێکە ڕژراوە بۆ ئەم ئازادیە بەلاڕێدا برن. تەنیا ڕێگەی کە ئێمە ئەتوانین دوای کۆماری ئیسلامی هەناسەی ئازادی هەڵمژین ڕێکخستنی خۆمانە و دەبێت بۆ ئەو شرایەتە خۆمان ئامادە بکەین. کۆماری ئیسلامی لە دانوستان و مزاکرات چه بدۆڕێ چه تووشی شەڕبێت، ئێمە دەبێت لایەنی وەکو خەڵک لایەنی ئازادی و خواست و ویستی خۆمان بگرین و بەو ئاقارا بڕۆین و تەسلیمی ئەو جۆرە لە تەبلیغات نەبین. سپاس بۆ تۆش هاوڕێ ئەسعەد، ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە، سپاس بۆ بەشداربوون و ڕوونکردنەوەکان
زۆر سپاس بۆ بەشداربوون لە بەنامەی ڕامەجارێکتر. سپاس بۆی باش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕامانمان پێشکەشکردن. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.